سڵاوتان لێبێ هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و بەرنامەکەی خۆتان ئەو بەرنامەی کە لە ماڵە گەورەکەی هەمووان لە کورسات و پشگەشتە نەکرێت بەرنامەی چارە وەک هەمیشەمانەوێت بە زۆرترین زانیاری و بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز لە خزمەتتانە بین. داڵقەکانی پێشوا باسی بەهارات و داو دەرمانمان بۆ کردن باسمان ئەوە دووەڵقەمان لەسەر کرد باسمان لەسەر دەرمان کرد کە خەڵگەی کرد لە دەرمانخانەکانم بەتایبەتی گۆشەنیگایەکی زۆریشمان لەسەر و دەرمانانە بوو کە بەناوی دەرمانی بەهێزکردنی نێربوونەوە بەکارەهێنێت کە وەش بە وردی بوومان باسکردن و هەم لەوانی کە لە ناو عتار و بەهارات فرۆشەکانە باسی لێکرێ و هەم ئەوەی کە لە ناو دەرمانخانەکانە باسی لێوەکرێ. وەک لە ئاڵلقەی پێشوە بەڵێنمان پێدابوون کە ئەمەڵقێ تایبەتەکەین بە یۆگا و پەیوەندی بە تەندروستیەوە لە بریەوەی کە ئێمە بین و کۆمەڵە خەڵکینەوە مقابلە بکەینە دەربارەی یۆگا ئەمانوێت لە مەڵقەیە زیاتر لە ئەرشیفی دەوڵەمەندی بەرنامەی چارەوە ئەم بابەتانە هەڵبینەوە. ئەمەی کە لەبەردەستی منە لەسەر مۆبایلەکە سەیرەکەم بریتێ لە ڕێبەری زانکۆی هاروارد بۆ ژیانێکی تەندروست کە هی ساڵی 2022 ئاماژە بۆ بم کە ئێستا سعات دەخولێکی بەیانی ئەمەی کە ئێستا من لێم بریتێ لە کتێبفرۆشەکانی سەرا لە ناو شاری سلێمانی و ئەمێت ئەگەر توانیم لەگەڵ ئەم بەڕێزانە قسە بکەم بزانم لەم شوێنەیە کە خەڵک ڕۆژانە دێتە ناو شار ئێرە ئەبینێت کە چەقی شارە ناوەندی شارە بزانین دەربارەی یۆگا چیمان هەیە وە کتێب چی لەبەردەستایە. بەڵام پێشەوەی کە لەگەڵەمانە قسە بکەم پێم خۆشە بگەڕم بۆ ڕێبەرەکەی زانکۆی هاروارد کە باس لەوا کات ئەڵێت یۆگا خۆی لە ڕاستەیە کە چۆتە ئەمریکا وەکو شێوەیەکی وەرزشکردن نەچووە. ئەم لەم ڕێبەریە باس لە یۆگاکە وەک شێوەیەک لە وەرزشکردن با شێوەیەکی گشتیەوەی کە باسی کردووە بریتێ لە چوار جۆری یۆگا کە لە ناو ئەمریکا باوە و بەڕاستیش بووە ئەوەندە باس لە مەسەلەی ئەمریکا کە لەبەری کە زۆربەی ڕێبەرەکان هەن لە گوگڵ کە سێرچەکەیت لەسەر ئەمریکا زۆر بە توێژینەوەکان کراوە لەبەری کە خوانێکی لە وڵاتانی کە زۆرترین توێژینەوەی ئەگەرچی من لە زۆربەی حاڵەتەکان ئەگەڕم بۆ سەرچاوەکانی حکومەتی بەریتانیا. ئەمەی کە باسی کردو لێرە چوار جۆری یۆگا زۆر بەناوبانگە لە ئەمریکا بریتێ لە هاتا یۆگا، ڤینیاسا یۆگا، ئەشتانگا یۆگا لەگەڵ کۆندالینی یۆگا. ئێستا لەسەر هەرەکەیان کورتێکتانێمێ و ئەکرێت تۆزێکیشتان بۆ بنووسینەوە تەنیشتی خۆمەوە. هاتا یۆگا بریتێ لە تێکەڵاوێک لە کۆمەڵێک ستایل و کۆمەڵێک کشان و کۆمەڵێک تەکنیکی هەناسەدان و هەروەها مەدیتەیشن یاخود تێڕامان کە ئەمانە بەشیشی گشتی هاتا یۆگایەکە وەک لێرە باسکراوە نەرمونیانە ئاسانە سادەیە بۆ کەسانە زۆر باشەکانەوێت دەست بە یۆگا بکەن. ئەمە سەرنجتان بۆ ڕابکێشم کە ئێستا ئێمە لە کوردستانە بەتایبەتی لە شاری سلێمانی زیاتر لە 4 سنتەرمان هەیە بۆ یۆگاکردن. ئێمە لەگەڵ زۆربیانە بەردەوامان کردو چاپێکەوتنمان کردووە و ئەمێ سەرنجتان بۆ ڕابکێشمەوە کە یۆگا ئاین نییە و لەگەڵ هەموو ئاینەکانە بینی باشە. وشە یۆگا بەمانای یەکبوون دێتەوە واتە یەکبوونی مرۆڤ لەگەڵ خودی خۆیان لەگەڵ ناخی خۆیان و لەوێشەوە یەکبوون لەگەڵ وزەی گردوونا کە خودداش دروستکەری هەر هەموویەتی و ئەوکو پێم وتن کێشەی لەگەڵ هیچ جۆرە ئاینەکان نییە. دوای ئەوە کە ئەمە هاتا یۆگا کەوتمان ئاسانترین جۆری یۆگا دەوە باس لە ڤینیاسا یۆگا ئاکات کە پێوترێ فلۆ یۆگا فلۆواتە بە شەپۆلبوون یان ڕۆشتن لەگەڵ بابەتەکە ئەگەر تەرجەمەکەم تەواو بێ. ئەمەش زیاتر جەختی ئەم جۆرە یۆگا لەسەر تەکنیکەکانی هەناسە و کۆمەڵێک جوڵەی تێدایە و پاشەوەی کە جوڵەکان ئەگۆڕن یەک بە دوای یەکدا لەگەڵ تەکنیکەکانی هەناسایانە ئەکرێت ئەم جۆرەیان تۆزێک ترپەکانی دڵبەرز بکاتەوە واتە تۆزێک لە جۆری هاتا یۆگا قورسترا. پاشەوە بریتێ لە ئەشتانگا یۆگا کە ئەمەیان زۆر بە وردی داڕێژراوە و هەروەها کۆمەڵێک گۆڕانی شێوە جوڵەکانی تێدایە و 6 دانە ڕاون 6 دانە خولی لە گۆڕانی جوڵەکانی تێدایە و لە جۆرەکانی تر قورسترا جار بەجار کە لەگەڵ یاڕۆیت لە جارەکانی تر قورسترە بێت و ئەم جۆرە لە یۆگا ئەشتانگا یۆگا بە شێوەیەکی گشتی لە 90 خولەک یان لە ساعتونی کاتەوەکو دوو کاتژمێر دەخایێنێت و جۆری چوارەم و جۆرە باوەکان یۆگا بریتێ لە کۆندالینی یۆگا. کۆندالینی بریتێ لە چەقی وزە لە ناولەشی مرۆڤ بە پێی زانستی یۆگا و بە پێی ئەو زانستانی کە لەو بابەتە دەخەنرێت ئەمان پێوترێ زانستی یاخود یۆگای کۆندالینی پێوترێ یۆگای هێزی ژیان کە پێدەوترێ پرانا بریتێ لە وزەی ئەساسی ژیان و لە چاینیە لە زمانی سینیا پێدەوترێ چی کە ئەمەش کۆمەڵێک جوڵەی تێدایە کەوا دەکات فشارەکانی مرۆڤ کەم کاتەوە وزە
نێگەتیڤەکان و زەنەرێنەکانی لە خۆی دوور بخاتەوە و هەروەها لە پاشەمە مانترایکتدا مانترا بریتە لەو کۆمەڵە دەنگەی لە کاتی ڕاهێنانە یەکەکانە دەکرێت کە ئێمە لە نزیک لە مەلایانی ئیسلامە تەسەوفمان هەیە کە کۆمەڵێک دەنگ لە شێوەی زیکرا بەکارهێنرێت بەڵام ئەمە تەنها بۆ تێگەیشتنی ئەوەیە نەک بڵێن ئەوە هەمان شتە تەنها بۆ تێگەیشتنی ئەوە لەم بابەتە و لە کۆندالینی یۆگا کە بەهێزترین جۆری یۆگا و پێم وتی بۆ جوڵانی وزەی ژیانە بۆ جوڵانی ئەساسی ژیانە لە گرنگترینی ئەمەی کە بۆمان باسکردن لە هەر چوار جۆری یۆگاکەوە بۆ بەردەوامبوونی ژیانی ئێمە ئەوەتان لەبیر بێکە هەموو ژیانی بریتی ئێمە بریتێ لە وەرگرتنی هەناسە و دانەوەی هەناسە ئەگەر هەر هیچ شتان بۆ نەکرا دەکرێت ڕاهێنانی ئاسانی هەناسەدان بکەن لە شەشەم بەرنامەی شەشەم ئەڵقەی چارەیە کە لە پێش 4 ساڵە پەخشکرا مامۆستا محمود شێرزاد باس لە تەکنیکی دروستی هەناسەدانەکات بینەرێکیەوە بین و ئەگەڕێنەوە خزمەتتان بۆی بزانم لە کتێب فرۆشەکانی ئێمە دەربارەی یۆگا کتێبمان دەستەکەوێت یاننا لەگەڵمان بن. ئەگەر تۆ لە ڕێگای مەسەلەن بۆ نمونە بوارێکی وەکو یۆگاوە کار لەسەر ئارامکردنەوەی زێهنت بکەیت کار لەسەر کۆنتڕۆڵکردن و هاوسەنگکردنەوەی شەپۆلەکانی زێهنت بکەیت ئەمە وا دەکا کە لە نێوان زێهنت و لە نێوان جەستەتدا هەماهەنگی و هاوسەنگی هەبێ لەو حاڵەتەدا ئەگەر تۆ تووشی بارودۆخێکی نالەباری جەستەیی بیتەوە لەشت ئامادەیە بۆ ئەوەی کە ئەو بارودۆخە تێپەڕێنێ ینی ئەم پرۆسەی تێپەڕاندنی بارودۆخە زۆر ئانیە زۆر خێرا ڕوودەدا ئێمە ناتوانین محاسبەی بگین بڵێن چەندە بەڵام زۆر بە خێرای ڕوودا تۆ کە مێشکت ئارام بوو سترێست نەبوو قەلەق نەبووی زۆر بە ئاسانی جەستەت ئامادەیە بتوانێت ئەم بارودۆخە نالەبارانە تێپەڕێنەوە تۆ تووشی ئینزلاقۆ نەبی کەواتە یەکێک لە ڕیشەکانی لەش ساخی یا بابڵێشێک لە ڕیشە سەرەکیەکانی لەش ساخی مێشکێکی ساخەوە مێشکێکی ئارامە مێشکێکی بێ سترێسە مێشکێک کە بتوانێت شەپۆلەکانی هاوسەنگ بن ینی وە مێشک سێ مێشک شەپۆلەکانن بەرحاڵ تۆگە بتوانی شەپۆلەکان هاوسەنگ بکەیتەوە ئارامیان بکەیتەوە هەریەکەی لە شوێنی خۆی دابنیتەوە کاریگەرێکی زۆر باشی لەسەر جەستە دەبێواتە جەستە هێز ئارامی سڵامەتی لە بەشی زۆری لە مێشک وەردەگرێ و یۆگا بەشی زۆری ئەمە دەتوانێت لە پەنا شێوازەکانی تر بۆ دابین بکە لە یۆگادا ئێمە تەمرینی جیاجیامان هەیە بۆ مسۆگەرکردنی سڵامەتی جەستەی و سڵامەتی زێهنی بەشێک لە ڕاهێنانەکان جەستەیین کەوتونەتە بەشی هاتایۆگاوە بەشێکیان زێهنی و ڕۆحین کەوتونەتە بەشی ڕاجایۆگاوە هەندێک تکنیکی زۆر ئاسان هەن بۆی کە ئازیزان بتوانن ئاسان لە ماڵەوە ئیستفادەی لێ بکەن کە دەتوانن ئەو شتانی پاسم کرد ئەوانە تەجروبە بکەن و مسۆگەری بکەن یەکێکیان لەوانە تکنیکی هەناسەیە هەناسە هەموو کەس هەناسە هەڵدەمژێەوە تکنیکێکی زۆر بەردەستە شێوازێکی زۆر لە بەردەستە تۆ لە هەر بارودۆخێکی جەستەیی دابی هەتاگەن نەتوانی جەستەت بزوڵی هیچ ئەندامی جەستەت بزوڵی لانی کەم دەتوانی هەناسە هەڵمژی یەکێکیان هەناسەیە هەناسە ڕیشەیە ڕیشەی شەپۆلەکانی مێشک هەناسەیە باشە یەکەم شت کە زۆر زۆر گرینگە ئازیزان دەبێت بیزانن ئەوەیە کە هەناسەی دروست بەسکە واتە دەگاتە سک بەرز دەکاتەوە کاتی هەناسە هەڵدەمژی دەبێت سکت بەرزکاتەوە وەکو سکی منداڵ چۆن منداڵ خۆی کە هەناسە هەڵدەمژێ سکی بەرز و نزم بەرز دەبێتەوە و نزم دەبێتەوە هەناسەی دروست دەوەیە کە بەلوود بێ هەناسە هەڵمژین بەلوود بێ ئارام بێ درێژ و قوڵ بێ واتە سێکان پڕکا و دواتر سک بەرزکاتەوە و لەوێشەوە بێتەوە سەرەوە دەتوانی هەم بەلوتت بیدێتێ دەرەوە لە هەندێک حاڵەتیەوەشە ئاساییشەکە بە دەمیشت هەناسە بدەیتە دەرەوە بەڵام ئاسایی نیە بەدەم هەناسە هەڵمژی تەنیا دەبێت بەلوت هەناسە هەڵمژی بەم شێوە یەکەم شت هەناسەی سروشتی هەناسەی تەبیعی بەم شێوەیە کە قوڵ بێت درێژ بێ و سێکان پڕکا و بکاتە سک بەرزکاتەوە کاتێ تۆ هەناسەت تەبیعی دەکەیتەوە 150-160 ڕێگاکەت بڕیوە ینی هەناسەی تەبیعی دەبێتە هۆی ئەوە کە تۆ ئۆکسیژن بۆ هەموو خانەکانی لەشت دابین بکەی و هەموو خانەکانی لەشت بپوشێنەوە و کارکردی خۆیان بە دروستی ئەنجام بدەن و تۆ بەم شێوەیە بەشی زۆری حاڵەتە ناتەبیعی جەستەی و زێهنەکان تێدەپەڕێنی دواتر ئەگە بتەوێت هەناسە وەکو تکنیک بەکاربێنی وەکو شێوازێک بەکاربێنی تکنیکی زۆر ئاسان هەن ئێستا
ئێمە لە یۆگادا بەشێکمان هەیە بە ناوی پرانایاما، یعنی تکنیکەکانی کۆنتڕۆلکردنی پرانا یا هەناسە، باشە وزای حیات باشە. بەڵام لەنا ئەوانەدا ئێستا بەس باسی یەکدانیان دەکەم کە زۆر گرینگە، ئەویش تکنیکی هەناسەی درکەپەتکە باشە. مەسەلا چۆنە ئێمە هەمومان تا ئەندازەیەک دەزانین ئاناتۆمی ئینسان چۆنە و چه ئەندامێکمان کەوتوتە چووەمانەوە. مەسەلا بۆ نمونە درکەپەت کە ئیترەوە متەخەسسینی تایبەتی و بارەخوا قسەی زیاتر لەسەر دەکەن، درکەپەتێک کە لەم کونەی پشتە سەرەوە کە بە مێشکەوە وەسڵە بە بڕبڕی پشتا دێتە خوارەوە تا نزیک کۆتایی کلێنسکە ئیدامەی هەیە باشە. و هەموو ئەوەیەکی ئێمە لە ڕێگای درکەپەتکەوە ئەنجام دەدەین، ئێمە هەموو هەستێکی لەشمان کە مێشکمان هەستی پێدەکاوە لەوێەوە بەرحاڵوەک و جادەیەکی دوو تەرەفە داتاکان دێن و دەچن، هەستەکان و حاڵتەکان دێت و دەچن، هەموو لە ڕێگای درکەپەتکەوە ئەنجام دەدرێت. تۆ دەتوانی بۆ نمونە دابنیشی لە شوێنێکی ئارام، خۆت هەیە منکەیتەوە، چاوەکانت دابخەی بەم شێوەیە، فەقەراتت ڕێک بێ، پشتت ڕێک بێ، دەبێت بە پشتێکی ڕێکەوە دابنیشی بە ئارامی بە هەردوو کونەلووتت چاوەدێری هەناسەت دەکەی. زۆر ئاسانە. هەر ئێستێک کە مەسەلەن بۆ نمونە جۆل لەو قسانەیە لەگەڵەوەدا کە سەیری بەرنامەکەی دکتۆر هەڵگوردی عەزیز دەکەی، دەتوانی ئەم ڕاهێنانەش بکەی و باشتریش پەیامی بەرنامەکە دەتوانی وەربگری. ئەویش ئەوەیە خۆت هەیە منکەوە، دەستێک کە لەسەر قەنەفەکە لاردانیشت و یا خواردانیشتی خۆت ڕێکەوە باشە. زۆر گرینگە هەمیشە ئاگاداری فەقەراتت بی، هەرگیز خواری نەکەیتەوە بەو لاولادا، ئاگاداری دانیشتن و ڕێگا ڕۆشنت بی باش. فەقەراتت ڕێکەوە، زۆر بە هێمنی هەناسە هەڵمژە بە بڕبڕی پشتتدا بە دەرکەپەتکتدا بی بە خوارەوە، وێنای بکە. سەرەتاکان ئەم کارە دەبێت بە وێناکردن، بە تەسەوورکردن بیکەی، دواتر خۆی ڕوودەدا بە عەمەلی باش. هەناسە هەڵمژە بە هەردوو کونەلووتت بە ئارامی بە درکەپەتکتدا بی بە خوارەوە، درکەپەتکت وێنا بکە. یەکسەر هەست بە خاوبوونەوەیەک دەکەی لە درکەپەتکتدا، هەست بە شەپۆلەکان دەکەی باشە، بە شەپۆلەکانی وزەکە دەکەی لە درکەپەتکتدا. کاتێک تۆ ئەم سیستمی دەمارە یا باوڵام درکەپەتێک ئەهوەن دەکەیتەوە و خاوێنی دەکەیتەوە، بەشی زۆری کێشە زێهنیەکان و کێشە جەستەیەکان و کێشە نەفسەکان لە خۆت دوور دەکەیتەوە و ئەوە دەبێت بە هۆی مۆزوعێکی زۆر سنجڕاکێشتر. ئەویش ئەوەیە کە ئورەت ڕێک دەکاتەوە، یعنی تۆ کاتێک درکەپەتکت خاوێن کەیتەوە ئورەت ڕێک دەبێتەوە. ئەم هالەی کە 1 متر و بە دەوری ئینسانەوە و ئێمە دەپارێزێن لە شتی نەگەتیڤ باشە. و هۆکاری ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە خەڵک بە ئاسانی تووشی نەخۆشی جەستەی، تووشی نەخۆشی نەفسی و تووشی نەخۆشی زێهنیەکان دەبن، تێکچوونی ئەم ئورەیەیە بە ئاسانی لەوێوە شتەکان دێن داخڵی تۆ دەبن. ئەوە بۆ ئەوەیە تۆ بپارێزن. ئێستا تۆ سێ ئینسان بەراورد بکە لەگەڵ حیوانات ئەوانەی کە لە ژینگەی تاوا سروشتیدا دەژین، ئورەکان مەزبوطە، هیچ شتێک کاریان تێ ناکا، وەک ئێمە نەخۆش نابن، سەرێش نابن، هیچ شتێک نابن. بەڵام ئینسانەکان لە بەرەوەی کە ئوران تێک دەچێت بە ئاسانی هەموو شتێک کاریان تێدەکا، قەڵە و نامۆزون دەبێت لەشیان، اینجا نەخۆش دەبن، اینجا زێهنیان پڕ دەبێت لە سترێس و قەرەباڵخی، اینجا بارودۆخی نەفسیان دەشڵەژێ. لەو کاتێک کە مناڵ بووم لە جەناوی باوکمەوە فێر بووم کە گەر کتێبیش نەکڕم هەر سەریشی ناونیشانەکانی بکەم. خۆ ئەگەر سەیری ناونیشانەکانیم کرد، ئەگەر نەمتوانی کتێبێکیش خوێنەوە لەمە خێرا جەناوی باوکم فەرمووی یەکێک لەوانی کە زۆر لەگەڵ خوێندنەوە بینی هەیە، فەرمی کوڕم لەبەرەوەی کە تۆ کاتت کەمە بۆ خوێندنەوە، ئەگەر کتێبەکەشت بە تەواوەتی نەخوێنەوە هەوڵ بە یان پێشەکی یان پوختەی باسی کتێبەکە بخوێنەرەوە. بەسپاسێکی زۆرەوە هاتوین قسە لەگەڵم برادەرانە ناکەین. وابزانم پرسید ناوت ئاودێرە؟ ئاودێر جەزا وانە؟ کاکاودێرێکێکە لەو کتێبفرۆشانی کە لە بەدەچی سەرا خەریکی سەرقاڵی کتێبفرۆشتنەکە دەرێمە پرسیاری ئەوە لێ بکەم، ئێوەیەکێک لەم کتێبفرۆشە بچووکانەتان هەیە، خەڵک لەگەڵ خوێندنەوە ئێستا بینی چۆنە؟ وەڵایی باشە، خراب نییە. لە چاو جارانە فەرقی هەیە. جارانی ئەی چەند ساڵ پێش دەسە؟ ساڵێ 4-5؟ وەڵایی تەقریبی پێش کەرەنتینەکە. لە پێش کەرەنتینەوە، لە کەرەنتینەوە باشتر، لە کاتی کەرەنتینەکە چونکە خەڵک لە ماڵەوە بوو زیاتر کتێبیانە خوێندەوەیتە بۆیە زیاتر هەستەکەی بوو بە کللتور لە دوایەوە. وەڵای زیاتر بووە، پێشی ژەر هەبوو، بە ئێستا زیاتر بووە. ئەمە پرسیارەوە لێ بکەم کاکاودێر دەربارەی یۆگا. ئێستا لەم کتێبخانە بچووکەی تو، لەم کتێب فرۆشیە بچووکەی تو، هیچ کتێبێکت هەیە؟
وڵی ئێستا حالیان نەوەڵیشمانی پێشتر کتێبێکە بوو یەک کتێبە بوو سەبارەت بە یۆگا و بەس ئێستا حالیان نەماوە لە بازار نەماوە خەڵک پرسیارەکان پرسیاری ناکات وڵی زۆر کەم زۆر کەم خەڵک بۆ یەک کتێبەکەش کە نەماوە ئیتە گرنگیان پێ نایەوە چاپی بکەنەوە چونکە خەڵکێکی کەم داوایکات ئەوە نییە تۆ بێنیت و کە داواکاریش کەم بوو لەسەر ئێوەش نایهێنن ئەوە شەقی خۆتانە خەڵک دەربارەی چی زیاتر لەگەڕێەوە خوێنێتەوە وڵی ئێستا هەموو شتەکان زیاتر گەنجانە باڵێ هەمووی وتە و ئامشت شاعر و ئەو شتانی هەمووی ئەهلی تیکتۆک و ئەو شتان باش خۆی ئەوەش هەڵبەتا گەر بێتەوەی هەندانی خوێندنەوە شتێکی زۆر هەروەڵاوە خۆی خوێنەری زۆر زیاد کردو بەڵام زیاتر لە ساڵ 6 بۆ هەفتای بۆ تیکتۆک و بۆ سناپ و بۆ ئەو شتانە بەکارێنن وتەکانی و شاعرەکانی ئەو شتان دەست خۆش کاکەوتێ زۆر سپاس لەگەڵمان بن ئەمەوێت ئێستا ئەو برانش لە خوارەوە خەریکی ئەوەن کە وەزەم دوو کارتۆنی تازە کتێبیان هێناوە بزانین لە لای ئەمان چ باسە و ئایا لە لای ئەمانیش بە هەمان شەو هیچ کتێبێک یاخود هیچ شتێک لە بەردەستانیە دەربارەی یۆگا لێرە پێشکەمێک لە ئەیچێ لە کتێبفرۆشیەکان قسەماکە لەگەڵ کاکاو دێرە وەکو پێم وتی نێچێک لە کتێبفرۆشەکانی تر خەریکی ئەوە بوو کە دوو کارتۆنی تازە کتێبی دەرهێنا سڵاو لێبێ عەزت نەکێشیاسیتەوە لە خزمەتتانم زۆر سپاس کاک محەممەد کتێبفرۆشی جەنابیشە کتێبفرۆشی گۆرە باشە زوو من لە ئینستاگرامە پۆستە سپۆنسەرکانەکانێتە بەردەم ئەمە پرسیاریەوە بکەم ئێستا خەڵک جگەلەوەی کە خۆیەتە ناو بازار و لە کتێبفرۆشەکان کتێبە کڕێ بەهۆی ئەم سوۆسیال میدیا و ئاسانبوونی گاردنی هەموو شتەکەەوە کتێبیش داواکەن کتێبیش داواکەن زۆرینەی کەس لە هەولێر لە کەرکک لە دووهۆ لە زۆربەی شار و شۆ قەزا و ناحیەکان هەمووی داوایەکەن باشە ینی خواست لەسەر کتێب زیای کردووە لەسەری هەیە بەڵام ئاتەن لە کاتی مەکتەبوانەیە کەمترێکە چۆ بۆ هۆی خوێندن و یان تەلەبەی زانکۆیە یان ئەها ئیمتیحانات و شتی هەیە تۆزێک کەمترێکە لەو کاتانە بەڵام ئاتەن کاتی پشۆکان ترەوە چۆن بڵێ زیاترێکە هەتا کاتی پێش تۆزە لەگەڵ کاک ئەودێری دراوسێتە قسەم کرد وتی بەراورد بە کاتی پێش کۆڕۆنا ئێستا خەڵک خواستی لەسەر خوێندنەوە زیایی کردووە کاتی کۆرۆنا چۆن بڵێ پێش کۆرۆنا پێشۆی کۆرۆنا بێتوانە خەڵک ها چۆن بڵێ بایەخی بە خوێندنەوەوانە نایەت و بەڵام ئەو کاتی کە لە ماڵەوە هیچ ئیشێکی نەبوو بە موبایل و تۆڕی کۆمەڵاتیانش دادی نایە کاتی لێ ناڕۆژ بۆیە ها چۆن بڵێ خوێنەوە چۆن بڵێ جێگیکی پڕکردوانێ خوێنەوە ژواو لێ ئەکات چۆن بڵێ کە بەردەوامی لەسەی ناتوانانی واسی لێبێنی بۆیە کە زۆر کەس لەو کاتا دەستی کردو بە خوێندنەوە بۆ ئێستا هەر خەریکێت و هەر خوێنێتوانێ ئەنیشەوە هۆکارێکە بۆ خۆی باڵێ لای ئەوان کە پرسیارم کرد هەڵبەتە هەر جۆرە کتێب فرۆشیەک وەکو هەر جۆرە ئیشیشی تر بۆ نمونە هەرتووە گەر خواردن فرۆشبی ینی چێشتخانە هەبێ خەڵکەیە مشتەکانی حەزان لە فێ خەڵکی حەزان لە برنجشلێ خەڵکی حەزان لە کەباب و گۆشتە کتێبیش بە هەمان شێوەیە ئەو باسی لەوە کرد کە ئێستا بڕێکی خەڵک زیاتر حەزان لەو کتێبانەیە کە شتەکانی وردن پامەکانی وردن وتەکانی تیا تێکس و وتەوانێ بەڵێ لا ئێوەش هەروایان زۆری ئێستا ئاموای لێ هاتووە ئاموای لێ هاتووە ئەوەی کە ڕاستی ڕێژەیەکی زۆر گەنجەکانی ژۆم بڵێ ها تااقەتی ڕۆمانێکی نییە یان تااقەتی بابەتێکی فەسەفین یان تااقەتی بابەتێکی دەرونی نییە لە ئۆڵۆ تا ئەخی یەک باز بێت و ها پێوی مەشغوڵ لە حەزەکە کورتە بابەتێ بێت هەر ئەوە هەرچارێ بێت تاقا 2 ساعتی 2 ساعت 2 پەڕە 3 پەڕێکی دەخوێنێتوانێت یان ئامۆژگارێکشتی سەریعی پێ بڵێ باڵێ کاک محەممەد بەتایبەتی من بەرنامەمان دەربارەی یۆگا لەگەڵ تەندروستی مرۆڤ پێش باسی یۆگاکە کتێبی تەندروستیتان هەیە کتێبی تەندروستیشی زۆر بلاوە هەر لەسەر بابەتی یۆگاکە لەم 2-3 ڕۆژەی پێشوا دوو کتێبی تازەم لەسەر یۆگا لە پێیجەکە پۆست کرد و بڵاو کردەوە ئێستا لە بەردەستە ئێستاش هەر لامە ئەگەر بەیەکێ لەو هاوڕێیانەت بڵێ کتێبەکەمان یۆگاکان تازەکە دوو کتێبی یۆگاکەی تازەکەی کە عەلی مادام ئەوە خەبەرێکی خۆشە چونکە باش مادام تۆ پۆستت کردووە بۆ ئەوە پۆستت کردووە کە خەڵک وا لێ بکەی دەربارەی یۆگا بخوێنێتەوە یان نا داواکاری هەبووە لەسەری پێشووتە داواکاری زۆر هەبووە باشە چۆن بڵێ ئێمە ژۆ کتێبخانەین ئێستا هەنێک کەسێ ڕخنەیەگرێ ئەڵێ ئەمە کتێبە حرام وەسە من هەر لە کۆمنتەکەیەکە بڕۆ سێریگەی کەسێکی تیا بوو ڕخنەی گرتووە ئەڵێ ئەمە گوناح و ڕووی بەدینەوەی مەی فرۆشەوە یعنی زۆر کات تووشی و حاڵەتە بووین بەڵام تێ ئێمە کتێبخانەین ئێمە دەستگەین و بڵاوی ئەەکەینەوە باش خۆت هیچ لەسەر یۆگا خوێنەوە تۆ هیچ شارەزایەکە زۆر بەڵام بە شێوازی قوڵەوانە نەبوو بەڵام ئەوەیە کە ئێتە ها چۆن بڵێ وەرزشێکی تەندروستوانەیە ئەوە شتێبیشی بەڵێ ئەوەک لە پێشەشی بەرنامەکەش ئاماژەم پێەیە یۆگا دین نییە و لەگەڵ هیچ ئاینێکیشا کێشەی نییە بنەم قسێتان بۆیە وەک پێشکەشکارێک پێڵێم لەبەرەوەی کە خۆم دەربارەی خوێندومەتەوە و لەگەڵ ئەوانەشی کە سەرقال یۆگاکردن ئاگدارم و دەشزانم کە هیچ جۆرە ینی بەرکەوتنیشی لەگەڵ ئاینانیە نزیک بوونەوەی خودی مرۆڤ لەگەڵ خودی خۆیان وشە یۆگا ینی یەکبوون
باشە یەکبوونیش لەگەڵ خۆتا یەکبوونە لەگەڵ خۆی خۆتایتر هەر جۆرە ئاینێکت هەیە بە هەر جۆرە بیر و باوەڕەکەت ئەوان خۆت هەر کەسە ئازادی تایە باشە وتیان حرامە خۆت هەستەکەی حرام بێ من بۆ شوێن نبینی و هەرجاویشم ناوەتەوانێ شتێکی ئاساییە ئەزانانی هەنێشت هەیە مەسەن خەڵک بەعام کوردی خۆمان چۆن بڵێ ڕخنە لە شتێک ئەگرێ یان شتێک ئەس خۆشی معلومات و زانایی لەسەری نیە هەستەکەی ئەوە ڕخنەیە یا قسەکردنە چکە ڕخنەگرێ بێ خۆی زانابێت ئەبێ خۆی بزانن بەڵام ئەو زانایی لەسەر ئەگەر زاناییشی لەسەر وای خۆمیش ئەو کاتە جوابێک مایوانێ بەڵام هیچ شتێکی وایتیانێت تاوەکو هەنێک کەسێ نابێت یان جوایی بێتوانێت بێدەنگیکی ئەمەی کە باسی یەکەیت دەربارەی یۆگا لەناو کوردستان چاپکراوە لە کوردستان چاپکراوە باشە پێشووتر لە کۆنا لە 2012 ئەو ناوە چەند کتێبێکی باش لەسەر یۆگا و تەمرین و ڕاهێنانەکانی کرا بەڵامی تر دوای ئەو چاپی کۆم بووم نەکرا خواستێکی زۆریشی لەسەر نەبوو تر بۆیە چاپیان نەکرد بیرت ماوە نووسەرەکانی کێ بوون ماشەڵڵاوە ئەسە بەس ئەمەی ئەمڕۆکە هاتە 50 عنوانی تازە یەک دەستگا ماشەڵڵا یەک دەستگا 50 عنوانی تازە وەرە دەستگای کەش هەیە 50 دان و 30 دان و 40 دانێکە ئەم هەموو ناوە هەر بۆ پیجەکە پۆستێکم فریان ناکەم باشە ماشەڵڵا مادام ئێوە 50 عنوانی تازەتان هەیە یعنی وەزعی کتێب فرۆشتن و کتێب خوێندنەوە زۆر لە باشیە باشە خەڵکانی چۆن بڵێ خواستێکی زۆر و تەڵەبێکی زۆری لەسەر سوپاس بۆ خوا کە مادام خەڵکی خوێنێتەوە ینی دەربارەی هەموو شتێک زانیاری هەبێ زۆر باشە ئەمەش فەلسەفەی یۆگایە بەختیار ئەحمەد ساڵح وەریگێڕاوەیان ئاوات نەسڕاڵا وەریگێڕاوە باشە جا ئێمە لە پاش ئەوەی کە لەگەڵ کاک محەممەد تاوا بینە چینێکێک لەو کتێبخانانە یا لە کتێب فرۆشیان کە بۆ خۆشیان دەستگای چاپکردنیان هەیە بەڵام هەتا ئەو کاتە ئەگەڕمە بۆ ئەرشیفی چارە لێکێ لە بەرنامەکانە کۆمەڵێک خانم ڕاهێنان و ڕاهێزانی جستەی ئەەکەن و کۆمەڵێک جوڵە و ئاسانای تێدا وەکو ئەمانە ئێمە ئەسە لەگەڵ لەسەر کتێبێک زۆر باشە بتوانین سوودیان لێوەربگرین بەڵام ئەوەی تریان هەر بەشەی ڤیددیۆ بەمان کردوون بینەری ئەوان بن و ئەگەڕێنەوە لە کتێب فرۆشیکتر لە خزمەتە نابن سپاس کارم قاچەکانتان بێنە پێشەوە چاوکانتان داخان حەز بە هەموو لەشتان بکەن لە تەوقی سەر تا بنی پێکانتان هەناسەیەکی قۆڵ هەڵمژن و بە ئارامی هەناسەکەتان بنەوە زۆر بە ئارامی دەستەکانتان بێن بۆ بەردەم سنگتان و لێکی بنێن هەناسەیەکی قۆڵ هەڵمژن بە ئارامی هەناسەکەتان بنەوە ژمارە 1 ژمارە 2 دەست بکەن 3 هەناسەدانەوە 4 هەناسە هەڵمژین 5 هەناسەدانەوە 6 7 هەناسە هەڵمژین 8 هەناسەدانەوە 9 هەناسەکەت هەڵەمژی 10 هەناسەدانەوە 11 هەناسە هەڵمژین 12 هەناسەکەتەیتەوە ژمارە 2 3 زۆر بە نەرمی 4 5 6 8 9 10 11 12 دەستەکان لە لاکانەوە دانێ ئەمە تەنها یەک دەوری سوریانە ماسکار بوو کە ئەنجامتاندا یەکێکی تر لە تەکنیکەکان تریکۆناسانایە قاچەکان بە تەواوەتیەکەیتەوە دەستەکان لە لاکانەوەیە هەناسەیەکی قۆڵ هەڵەمژی
لەگەڵ هەناسەدانەوە ئەنوشتیتەوە هەناسەکاییتەوە دواتر دەستی ڕاست بۆ قاچی چەپ سێری دەستی چەپ ئەەکەین لەسەر لەشمان ڕووی دەستمان بۆ پێشەوەیە لێرەیە هەناسە ئاساییە پاشان یینەوە بەردەم جارێکی تر وەرنەوە باری یاسایی هەناسەیەکی قۆڵ هەڵمژن لەگەڵ دانەوەی هەناسە بە گۆشەینەوە نوشتێنەوە پاشان دەستی چەپ بۆ قاچی ڕاست سێری دەستی ڕاست دەکەن لەسەر لەشان جارێکی تر وەرنەوە بەردەم وەرنەوە باری یاسایی تکرارێکی تر هەناسەیەکی قوڵ هەڵمژن لەگەڵ هەناسەدانەوە بە گۆشەینەوە بنوشتێنەوە پاشان دەستی ڕاست بۆ قاچی چەپ سێری دەستی چەپ بکەن لەسەر لەشتان لێرە هەناسە ئاساییە جارێکی تر وەرنەوە بەردەم هەستنەوە باری ئاسایی هەناسەیەکی قوڵ هەڵمژن لەگەڵ دانەوەی هەناسە وەرنەوە بەردەم جارێکی تر دەستی چەپ بۆ قاچی ڕاست سێری دەستی ڕاست بکەن لەسەر لەشتان وەرنەوە باری یاسایی هەستنەوە جارێکی تر دەستەکان دانێن قاچەکان بێنەوە وەک بەڵێنم پێدان نەگەڕانەکانمان بەردەوامین لە تێپفرۆشەکان و لە ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوەی کە بزانین دەربارەی یۆگا چی لە بەردەستە بە سوپاسێکی زۆرەوە مامۆستا محەممەد ساڵح کە خۆی وای پێخۆشتە پێ بڵین مامۆستا محەممەد ساڵحی غەزەلنووس لە خزمەتی ئەوان بۆی کە دەربارەی ئەو کتێبانی کە لەم ناوەندەیە بەردەستە هەمووەکەوەی کە چاپیان کردومەکەوی کە ئیفرۆشن بزانین چی هەیە مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونە خێر سەد چاوم بەخێر خۆش پێوازم خۆت زیاتر لە بابەتی ئەدەبیات و مێژووە حەزت لە خوێندنەوەوانە لەم بابەتە هیچ لەسەر یۆگا باس کراوە یاخود تەنها حەزەکەی وەکو کەسێک لە ناوەندێکی کتێب فرۆشتنە قسەمان بۆ بکەیت بێگومان لەسەر یۆگا شەندە شروتراوە یۆگا وەکو بابەتێکی مێژووی گرنگ وەکو ئەزمموونی کە لە وڵاتانی تر ئیش لەسەرکراوە تەبەتی چین و لە هندستان و لە هەند شوێن کای لەسەرکراوە ئێمە بە گرنگمان زانیوە کە هەمانگی بکەین لەگەڵ کۆمەڵی یۆگا و ئەوان زۆرتر بەکو گروپ ئیش لە بواری یۆگا ئەکەن و ئێمەش بۆ پەڕی ڕێزەوە بە هاوبەشی کتێبەکانیمان چاپ کردو زۆر لە بەردامەکە تاکید و لەسەرەوە کردەوە بۆ بینەرەکانمان کە یۆگا ئاین نییە و لەگەڵ هیچ جۆرە ئاینێکیشە کێشەی نییە هاوڕای لەگەڵ ئەم قسەیە بێگومان بەشێشی وایە چشی ئەم ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕیشەیەکەی پەیوەندیەکی وای نەبوو بە ئاینەوە بەڵام هەوڵی شخصی پەیوەندی خۆی خوددا شتێک بۆ وەکو حاڵەتێکی عرفانی تیانە دروست بوو ئەمە نەبووتە کێشە بۆ ئەم بەرنامانەی کە یۆگا پێشکەش بە مرۆڤایەتی کرد بێت ئێوە لە ناوەندی غەزەلنووس فەرموود لەگەڵ کۆمەڵی یۆگا پەیوەندیمان کردەوەی کە بتوانین هەندێک لەم بابەتە کتێب چاپ بکەین ئەتوانین پێم بڵێ هەم ئەوانی کە خۆتان چاپتان کردوانی کە خەڵکی تر چاپی کردو ئێوە لێرە ئیفرۆشن چی لە بەردەستانە هەیە بێگومان ئێمە تا ئێستا بزانم زیاتر لە 15 کتێبمان بۆ چاپ کردوون و هەندێکیش خۆیان لە دەرەوە چاپیان کرد بە ئێمە هەر هێناومانەوە بە شوێنێکی بە پەرتەوازە ئەگە کرابێت کۆتان کردوونەتەوە بەڵێتە پێشتری ژێمە بە زمانی فارسی شار هەندێکە بوو لەوانە ئەمان هێنا ئێستا دەمێکە کتێبی فارسیمانێنە بەڵام بە کوردیەکان ئەوەی کە وەرجێڕام زمانی بە کوردی مادەم ماوەسە 15 ناو نیشانتانە ئەکرێ هەندێکیان ببینین بێ زەحمەت بەڵێ ئەمە بۆ نمونە ئەمە یەکێکە لە کتێبەکانیان زانست و فەلسەفەی بیدایی مامۆستا هاوبیر نووسیوتی زۆرترین ئەوانی تر چێگە بەس بۆ نمونە ئەمە یۆگای دارشانە باشە مەشەر مامۆستا هاوبیر نووسیوتی دیسان ئەمە ژێرە خۆراکی سروشتی و تەندروستی لەسەر بنەمای ئاروێدا باڵەجا ئەمە ئەمە یۆگا سوترا خۆی لە ڕاستی ئەمە تۆزی ئاڵۆزە ئەمە ئەبووە لە سەرتاوە بووە بە پێی ئەوەی کە هاوبیر کامەران پێشبینی کردووە کە یەکە لە کتێبە گرنگەکانیشتەوە هەر ئەلێرەیە لەسەر مەسلەی خۆراکی سروشتی ئاروێدا هەر لەسەر ئەم کتێبە کە برزۆ قادری نووسیوتی دکتۆر عادل محەممەد سعید کردوەتی بە کوردی دوو بەرنامەم بکردوون بەڵام لەو دوو بەرنامەیە لەسەر خۆراکی سروشتی و تەندروستی لەسەر بەدەمای ئاروێدا
لەگەڵ مامۆستا هاوبیر کامەران قسەمان کرد و کاتە لە سوید و بەسپاس و کات میران چوو وەڵامی پرسیارەکانی بۆ وەرگرتن وەڵامی کۆمەڵێک پرسیارمان وەرگرتووە بەڵام جارە با وەڵامی پرسیار دەربارەی خورما و پەیوەندی بە تەندروستی و مامۆستا هاوبیر کامەران لەسەر بنەمای زانستی ئاڤێدا بزانین چی و تو دەربارەی خورما ئەگەڕێنەوە لەگەڵ مامۆستا محەممەد ساڵح بەردەوامی بزانین جگە لەم 4 کتێبە چیتریان هەیە دەربارەی یۆگا. خورما لە 4 کەسام هیتە بە وەکو خواردنی معجیزە باسی کراوە خواردنێکی زۆر باشە بەڵام خورما دەرمانێکی زۆر باشە. ئێمە بۆچی ئەڵێن خواردنێکی زۆر باشە لەبەرەوەی ئایورویدا پێی وایە ئەڵێ مەتبەخەکەی تۆ باشترین دەرمانخانەی تۆیە پێویست ناکات بچیتە دەرمانخانەی ترەگە توانی دەرمانخانەکەی خۆت لە ماڵەوە بەکاربێنی مەتبەخەکەی خۆت بە باشی بەکاربێنی واتە بزانی چیە خۆیت و چی ناخۆیت و چۆنەی خۆیت و بە چه حدێکی خۆیت. خورما یەکێکە لەو خواردنانەی کە ئەنتیۆکسیدانتە ئەنتیۆکسیدانتیش واتە دژە سەرەتانە ئەو فری ڕادیکاڵانەی لە ئەنجامی میتاپۆلیزمی تۆ و سووتانی و هەندێک لە ئەنزیم و هۆرمۆنەکان لەشا ئەمێنێتەوە خورما ئەتوانێت ئەمانە بکوژێ و تۆ لە نەخۆشی شێرپەنجە پارێزێت. یەکێکی تر لە سوودەکانی خورما بەهۆی هەندێک مادەوە کە تایەتی ئەبێتە هۆی نەهێشتنی یاخود کەمکردنەوەی ئەگەری ئەلزایمەر نەخۆشی لە بیرچوونە و خڵەفان و دژی سترێسە. لا ئایورویداڵێت تۆ گەر ڕۆژانە بتوانانی خورمایە یادوان بخۆی پێویستی بە هیچ جۆرە شەکرێکی کە نییە بەڵام قسەکە ئەوەیە ئێمە بێ ئاگاداری ئەوە بین ئایا ئێمە شەکری کە ئەخۆین یان نا ناکرێت ئێمە لە بەرنمەیەکە وەکسە بڕیا لەوە بین وڵا باشە هەموو ڕۆژێشم دوو دەنە خورما ئەخۆم ئەبێ بزانی ئایا چ جۆرە شەکرێکی کە ئەخۆیت تۆ شەکری سپی لە چایە ئەخۆیت شەکری سپی لە کێکە ئەخۆیت شەکری سپی لە یەک دنیا مادیکە ئەخۆیت یاخود ڕۆژانە پرتەقاڵی دوان ئەخۆیت پرتەقاڵی ئێستا لە بەرەوەی زۆری بە موادی کیمیاوی گەورە ئەکرێ بە موادی کیمیاوی ڕنگ ئەدرێتێ بە موادی کیمیاوی حەجمەکەی مەحدود دەکرێت پرتەقاڵ تقریبا شەکر و ئاوە یعنی سوودێکی وای نییە ئێستا مەگەرەوەی پرتەقاڵی لادەکان یا کەسێک خۆی باخی هەبێ خۆی درەختی پرتەقاڵی هەبێ لە ماڵەوە بە هیچ موادێکی کیمیاوی ئەمە بەڵێ شتێکی باشە واتوانێت شەکری ڕۆژەکەت باتێ بەڵام قسەی من لەوەیە کە خورما کاتێکە خۆی ڕۆژی دوو دەنگەکەی بە بەرنامە لە کاتێکە کە شەکری تر نەخۆشکە ئەوە بەسە بۆ چالاکیەکانی مێشکی تۆ کە بە شەکر ئەنجامەدرێ و ئەو کەسانی کە شەکریان هەیە نەخۆشی شەکریان هەیە سەی لەوایە کە خورما هەندێک مادەی زۆر باشی تایە بۆ نەخۆشی شەکرا هەرچەند خۆی شیرینە بەڵام ئەبێت بزانین لەگەڵ ئەم شیرینیە چۆن تەعامل ئەکەین شیرینی خورما شیرینێکی باشە بەڵام کە ئەوی زیاد لە سنووری خۆی بوو ئەبێتە هۆکارێک بۆ نەخۆشی شەکرا بۆیە ئەوانەی کە شەکریان هەیە بە حەزەرەوە کار لەسەر خورما بکەن نەتوان سێرچ بکەن لە ئینتەرنێتە بزانن کە خورما تا چه حدێک بۆ ئەو نەخۆشی ئەوچکە کەوێتەوە سەرەوەی کە تۆ لە چ مەرحەلەیەکی نەخۆشی شەکرای یەکە دووە سێە و خۆراکت چۆنە چکە من ناتوانم لێرەوە پێتان بڵێم کە چۆن بەکاری بێنی لەبەرەوەی کە هەر کەسە و سیستمی خۆراکی خۆی هەیە. گەڕاینەوە خزمەتان مامۆستا بە سوپاسێکی زۆرەوە کە ڕامگرتی ئەم 4 کتێبەت پیشاندام پێشتر چیترتان هەیە دەربارەی یۆگا لێرە کێکی باشی داپیرە ئەمی جبران خەلی جبرانە بابەتی عیرفانیە تایبەتە باوەی هاوکاریانەکە لە تێڕوانینی ئەوان بۆ یۆگا ئەم بەشیشی ترێتی ئەو کاتی هەموو شتێک جێ خۆی گرت ئەمە شەر ئەم گەمەی ژیانە بێگومان هەموو ئەوانە گزارشکردنە لە ژیان و لە پەیوەندی ئینسان لەگەڵ خۆراک و چۆن ژیانە ئەمە هەموو ناوەڕۆکی ئەوانەمان بێ دوایەوە ئەمە شەری ئەوانە حکمەتەکانی سلەیمان ئەمەش کتێبی عەشقی جادووی هەروە بێتەوە ئەمە شەری شوێنی ترە هێ ناومانە ئەمە شەر ئەمەیان سەردەم کردێتی ئەمە لەبارەی یۆگا هەروە بێتەوە ئەمە شەری ئەوە ڕێگای حەق ئیتر کتێبەش کە تازە کراوە هەر جملەکەی لێرەیە ئەمەش زانستی ژیانی فێکە لە کتێبە گرنگەکان زانستی پزیشکی کلاسیکی هندی ینی هەر لە بنەماوە ئەو چۆن کاریگەریان لەسەر زانستی پزیشکی شابووە بەو ئەزمموی کە هیان بوو ئتر هاوبیر کامران بە شێوێکی زۆر جوان ئەمی وەرجەڕاوت سە زمانی کوردی ئەمانە ئەمە کتێبێکی تر بوو ئەمە پیشان نەدابووی ئەمە ئیمان یا بێ ئیمانی جۆرێ لە دیالۆگە لە نێوان ئیماندارێک و بە ئیمانێک کە چۆن تەسابوحیانەیە لەگەڵ یەکەیە بێ ئەوەی گرژی هەبێت و شێوازێ لە
هەڵکردن لەگەڵ جیاوازیەکانیانە ئەمەش یەکێکە لە کتێبە باشەکان کە ئەمان محموود شێرزاد ئەوانی وەرجە. بەڵێ جا ئەمە بەسپاس بۆ مامۆستا کە ئەمانەمان بینی ئەمانەیە بزانین کە لە زانستی ژیان ئاوردەدایە کە وەک پێشتر پێم وتن مامۆستاویر کامەرە نەعفازەمەکەش مامۆستا دەربارەی ئەمە چاپێکەوت لەگەڵا کردووە دەربارەی بابەتێکی تریش پرسیارم لێ کردووە هاڵەن شیر و مۆز بەیەکەوە مەخۆیە شیر و ماسی بەیەکەوە مەخۆ یان تەماتە و خیارمەکە بەزەڵاتە بزانین دەربارەی ئەمە مامۆستاویر کامەران کە بۆ خۆی دانەریم کتێب هەڵوت پێشەوە و کاتێک خەریک نووسیم کتێبە بوو پرسیارمان لێ کرد بزانین چی وتۆ و ئەگەڕێمە خزمەتتان سپاس مامۆستا. شیر یەکێکە لەو خۆراکانەی کە باشترە لەگەڵ هیچ شتێکی کە کۆ نەکرێتەوە. شیر خۆی خۆراکێکی متەکاملە خۆراکێکی زۆر زۆر باشە بەڵام باشتر وایە لەگەڵ هیچ خواردنێکە کۆ نەکرێتەوە بە تایبەت شتێکێ لە وڵاتی ئێمە ئەم خۆش خواردومە زۆر پێوترێت شیرمۆس. شیرمۆس خواردنێکە ئەبێتە هۆی دروستکردنی ئاما ژەهر لە لەشی ئینسانە باشتر وایە بە هیچ شێوەیەک شیرمۆز نەخورێ. شیر لەگەڵ هێلکە شیر لەگەڵ مۆس شیر لەگەڵ ئەنواعەکانی گۆشت جۆرەکانی گۆشت هەم گۆشتی پەلەورە و هەم گۆشتی باڵندە و ئەمانە کۆ نەکرێتەوە. شیر لەگەڵ ماسی نابێت کۆ بکرێتەوە واتە نابێت لە ژەمێکا پێکەوە بیان خۆی یا تۆ ماسیت خواردەوە پێش ئەوە بیخۆی یا دو ئەوە ڕاستە خۆ بیخۆیت نابێت. شیر لەگەڵ هیچ جۆرێک لە ماست و پەنیر و ئەم شتانی تر کە عادەتەن بەیانیان نەخورێ نابێت کۆ بکرێتەوە. هێلکەش بە هەمان شێوە هێلکە بۆ لاوازکردنی هەرس زۆر زۆر باشە یەکێ بێ هەرسی خاوکاتەوە بۆ ناوانی کە پیتاتیانە زۆر بەقوە دەبێت بابڕین ئاگری گەدەزیان تیانە زۆر بەقوەتە و زۆر میتابۆلیزمیان زۆر بەهێزە لەم حاڵەتەیە توان هێلکە بەکاربێن لە ژەمە خواردنیانە بۆەوەی کە میتابۆلیزمیان خاوکەنەوە. بەڵام ئەو کەسانەی کە کافاین و خۆیان لەشیان قەڵەوە یا میتابۆلیزمیان زعیفە باشتر وایە هێلکە نەخۆن چونکە هێلکە مودەیەکی زۆر ئەمێنێتەوە لە ناو ڕیخۆڵەیە. هێلکە و ماسی بەیەکەوە بە هیچ شێوازێ نابێت بخورێ. هێلکە و ماسی پێکەوە یا هێلکە و گۆشت پێکەوە ئەتوانێت سیستمی هەرسی تۆ تەدمیر بکات و ژەهرێکی زۆر کۆ بکاتەوە لە لەشتا. زۆر جار کە کەسێکە چێتە لای دکتۆرێکی ئایورویدا بۆ ئەوەی کە بزانێت کێشەیەکێ لە لەشیە دکتۆری ئایورویدا لە زۆر شێوازەوە فەحسیەکات یاخود لێ وردەبێتەوە سەیری زمانیەکات سەیری چاویەکات سەیری پێستیەکات و سەیری ڕۆشتن و حرکات و قسەکردنیەکات هەموو حرەکەیە کە تۆ یکەیت دەلالەتە لە شتێک لە ناو زانستی ئایورویدایە. کاتێک زمان بەڵخێکی زۆری لەسەر کۆ بێتەوە دکتۆری ئایورویدا یەکەم شت کە مێشکی بۆیە چێت بیکە ئەوەیە کە ئەم کەسە خاوەنی هەرسێکی لاوازە یاخود ئاما هەیە ژەهر هەیە لە لەشیە. ئەو شتانی کە لێی من ئەکادی لەوانە هێلکەیە یا کۆکردنەوەی هێلکە لەگەڵ گۆشت و ماسی و ئەو شتانی کە ناگونجێن لەگەڵی. مۆز خۆراکێکە کە بە هەمان شێوە مۆزیش ئەبێتە هۆی خاوکردنەوەی هەرس بۆ کەسانی کە ئاگریگەدایان زۆر بەهێزە زۆر خێرا خۆراکەرسەکەن مۆز هەرس خاوەکاتەوە بۆی ئەویش دیسان لەگەڵ شیر لەگەڵ هێلکە لەگەڵ ماسی لەگەڵ جۆرەکانی گۆشت کۆ ناکرێتەوە. مۆز لەگەڵ سەوزە ساردەکانیش کۆ نابنەوە بۆ نمونە تەماتە نابێت لەگەڵ شیر بخورێ. تەماتە خۆی خۆراکێکی ساردە لەگەڵ شیر کۆ ناکرێتەوە. خەیار بە هەمان شێوە نابێت لەگەڵ مۆز ئەفو لەگەڵ مۆز بخورێ. مۆز و خەیار و تەماتە مانە بێ هەمیشە بەجیا بخورێت. تەماتە و خەیاریش خۆی بێ بەجیا بخورێت لای ئێمە زەڵاتی تەماتە و خەیار هەیە کە بە هیچ شێوەیەک باش نییە لەبەروی هەرس خاوەکاتەوە وەک وایە تو پەرداخێک ئاوی سارد بخۆیتەوە لەگەڵ ناخواردنە کە ئەویش بە هەمان شێوە هەرس خاوەکاتەوە. واتە خۆراکەکان ئەبێ ئێمە بزانین چی ئەخۆین و چۆنیش ئەیخۆین. کاتێک دانیشین لە سەرخوانێک دانیشین نانەخۆی نابێت شتێک حەزمان لێ کرد بیخۆین. زانستی ئایورویدا ئەمە ڕێنمایی زانستی ئایورویدایە. هۆی ناکرێت بزەڵێت تۆ هەموو کاتێک بەم شێوەیە بژیت ئەوەی کە پێویستت بوو بیخۆی بەڵام حەدەلیمکان هەوڵ ئەدەیت لە زۆرینەی کاتە ئەو کاتانەی بیرتە ئەو کاتانەیە زانی پێویستیت پێێتی باشتر وایە ئەو خۆراکانە بخۆی کە پێویستیت پێێتی نەک حەزت لێتی. چونکە بۆ نمونە خواردنەوەی پەرداخێک ئاوی سارد لەسەر نانخواردن زۆر خۆشە بەڵام زۆر خراپە یاخود خواردنەوەی بیپسی و کۆلاو ئەم خواردنەوە غازیانە لەسەر نانخواردن زۆر خراپە و سیستمی هەرس تەدمیرەکات. تەدمیربوونی سیستمی هەرس یاخود ساردبوونەوەی ئاگریگەدە بە مانای تێکچوونی خەوی تۆ بە مانای دابەزاننی دەستگای هێز و قووەتی دەستگای بەرگری تۆ بە مانای ئامادەکاری بۆ نەخۆشی بە مانای کۆبوونەوەی ژەهرە لە ئەندامەکانی لەشتا و لە ناو کەناڵەکانە.
لێتان ناشارمەوە کە ئەگەڕام بە دوای کتێب دەربارەی یۆگایە لەو باوەڕانە بووم کە ئێمە لە کتێبخانەی کوردیە لە کتێبفرۆشەکانە ئەمەندە کتێبمان هەبێت هەڵبەتە ئەمە جگە لەو دوو کتێبی کە پێشتریش لە بەردەشی سەرا بۆیان باسکردین ئەم هەموو کتێبە بەڕاستی جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە کە بانە لە هەر زانستێ تێبگەین جا ئەوانەی کە پیان خۆشە زانستەکە بناسن و دڵخوازی زانستەکان بۆیان باشە ئەو بەرەزانش کە زانستەکان پێ خۆش نییە و دیسانەوە نادڵخوازی زانستەکەن پێیان وایە زانستیۆکە زانستێکی باش نیە هەر باشە چونکە تۆ توانی لە ڕێگەی و کەسانەوەی کە پەیوەندیان باباتەکەەوەی لەسەریان بخوێنیتەوە دیسانەوە گەڕەمە بۆ ئەرشیفی چارە لەگەڵ مامۆستا سۆزان عوسمانە بەرنامەیەکمان کرد و کاتە دەربارەی کۆرتیزۆڵ و بەرزبوونەوەی فشاری دەرونی و هەروەها دەربارەی ئەوەی کە ڕەگەزەکانی پێکێنی لەشی مرۆڤ چین گفتوگویەکمان ئەنجام ماوە لێوەشا خۆم دەرەکەمەوە دیسانەوە کە پشکنینێک بۆ خۆمەکە لەسەروی کە ئەو ڕەگەزانی کە لە لەشی منە هەیە چین و چۆن بە شێوازەکەی ئەمان بینەری ئەو چاپێکوتنە کورتابین لەگەڵ خاتوو سۆزان عوسمانە و ئەگەڕەمەوە خزمەتتان بۆ دوابەشی بەرنامەکە و اینجا باس لە ڕەهەندێکی تری یۆگاکەین کە بریتە لە یۆگای ئارامبوونەوە کە ئەتوانن لە کاتی خەوتنا بەکاری بێنن بۆی کە خەوێکی باش بخەون لەگەڵمان. کاریگەری دروستەکە لەسەر جگەر یاخود ڕخۆڵەکانت لێرەشە ئاەرڤەدا چۆن چارەسەریەکە بۆ نمونە لە ڕێی گیراوە کۆمەڵی گیراوی تایبەتی پێ دەڵێ پێش وەخت ئەتوانی ئەمە بخۆیان کۆمەڵی خۆراکی پێ کۆن ناگونجێ مەسەلەن بۆ نمونە ئێمە باز لە پیتا بکەین پیشە بە قۆڵنەوە هەڵیکەمانە باش کەمێک کێشی ئۆکسسیژینیشەیە تەمارینی ئۆکسسیژین هەڵ بە زیاد بکەی خانەکانێک کەمێک ئۆکسسیژینی کەمە باش ئەینکاتە تەمرین هێناسایان تەمارین هەناسەدان زیاکە چیتر و کۆمەڵێک خۆراک هەیە بۆ نمونە لەم حاڵەتی بەڕستا کە کێشە لەسەر چەوری جگەر هەیە کۆمەڵێک پێکاتە هەن پێکۆ ناگونجێن بەڵام مامۆستا بۆ نمونە ئێستا مەسەلەن دکتۆر دیلمان کە ئەو پزیشکی پسپۆڕی هەنا و چۆرە ڕژێنەکانە ئەڵێ ئاستی ئەو چۆریانە بۆ تەمەنی تۆ باشە بەڵام من خۆم لێ ڕازی نیم لەبەرەوەی کە لەگەڵ تێپەڕبوونی کاتە چەوری خراپەکانم زیایی کردووە گەرچی هێشتا هەر نزمە بەڵام بەرەو زیابوونە ڕوا چەوریە باشەکانم بەرەو کەمبوونە ڕوا ئەو جەنابتە فەرمووی لە ڕووی لەگانەوەی ئارڤێداوە ئەمە ئەوترێک کە من دووشتم تێکچووە یەکێکیان بۆ بەرهێنانی گەرمین باش نیمە مەتابۆلیزمم خاو بۆتەوە ئەو تریشیان تێربوونی ئۆکسسیژین لە خانەکانما کەمە دروستی گەیشتم چی بکەم بۆی چاک بێت تەمارین هەناسایانەکەم بەسەر تەمارین هەناسە زۆر باشە لەم حاڵەتە لە پێش ناخواردن پێشەمەکانەیە گەدەت هیچ کێشەیەکی نییە هیچ باش زۆر باشە چکە بە پێ و پێکاتەکانە گۆڕێ بەزە پێکاتێ شتێکی باشە بۆ نمونە ئەفۆکەوچێکی چا لیمۆی فرێش لەگەڵ سەرپەنجەیەک بیبەری ڕاش لەگەڵ کەمێک سەرپەنجەیەک بڵین با بڵین خوێ تێکەڵی کە و ئەتوانی هەروە بیخۆی ئەگەر گەدەت کێشەی هەبێت بیکێتە کەوچێکی چۆنڵی چێشت ئاوە تێکەڵی کە و بیخۆڕەوە پێش ناخواردن ئەمە وا کات میتاپۆلیزم خێراکات بەڵام ئەو بە هەموو کەسێک لەوانەیە ڕاست بێ لەبەرەوەی کە بیبەر کە باست کە بیبەری ڕەش بڵێ ئەکزۆفێرمیکە لە زمانی ئینگلیزی ینی گەرمی دەرە و لیمۆ شێرمەتی توانەوەی چەوریەیە کەواتە هەر کەسێک کە بێ ئەوە بکاتوانی وەکە خودەمە پێوی کەسەکانە گۆڕێت ئەتوانێت بۆ نمونە کە پرسیاری گەدەم کرد هەندێک کەس هەیە گەدەی کێشەی هەیە خۆی حالی کرۆ بە قورحات چکە ئەوە ژەر کێشێکی پیتایە جاری کێشەی گەرمی لە شێتی کەوای کردووە کاریگەری دروست کردو لەسەر گەدەی تامان هەر بۆ شۆ ناوەسێتەوە کاریگەریەکە دروستەکە لەسەر لانی دەرونیشە چکامە وزەیشە کێشەکە لەم حاڵەتە شتیکە هەیە بۆ نمونە ماڵەکەی خۆمان کە سێریەکەین ئەو چەکمەجەیدا و دەرمانی کە هەمانە باوەڕێکی هەمووی دەرمانە هەمووی ئەتوانی دەرمانی لە دروستکردوێ ئەو خواردنی کاتە دەرمانە یاخود ژەهرەکە تۆ دروستیەکەی بۆ خۆت لەم حاڵەتە ئەگەر کەسەکە بۆ نمونە زۆر کەسەیە لای خۆمە تااقەت یەمینیە بەردەوام ئەم بردەکاری بۆ خۆی بکە شتێکی کە هەیە نازەم ناوی بێنم یانە جۆرە عشابێکە پێوتێت تریفالایەکێکە لەو گیادەرمانیانی کە لە هەندستان زۆر بەکارێت زۆر باشە بۆم حاڵەتە تەنانەت من زۆرجار لەسەر تەلەبەکان کە پێم یاون هەندێکیان کێشەی ڤایرۆسی گەدانە بۆ ئێشپالۆریان هەبووە بەکتریاگەدە تەنانەت ئەوەشی چارەسەر بەڵام ئەمانە خۆی چارەسەری پزیشکی جێگان ناگرێتەوە بەڵکو یارمەتی دەرە لە چارەسەر پزیشکی مۆدێر نەکە ڕاستێکی یارمەتی دەرە لە چییە؟ تۆ پێشتر ئیشی کەت کردووە لەسەری توخمەکەی ئەبێ ڕێخەیتەوە چونکە ئەمە تۆ نیشانەکەی ئەگە لە پێشانی نیشانەکەی چارەسەرکەی احتیمالی هەیە سەر دەربێنێت جارێکی هەڵباتەوە تۆ بێ بچیتەوە سەر ئەساسی مۆزوعەکە کە تێکچوونەکە وزەیی و توخمەکەیەتی دووبارە دەربارەی یۆگا لە پەیوەندی بە نەخۆشیەکان و لە ئارامبوون و بەتایبەتەوەی کە خەڵک زۆر لێ ترسێ کە بەڕاستی شانی ترس نییە
شێرپەنجەیە لەسەر بابەتە قسەمان کردو کە مامۆستا مەهدی ئەحمەد قسەی بۆ کردوون بە تایبەتی باس لە جۆرێکی یۆگاکە کە پێوترێ یۆگا نیدرا یاخود یۆگای ئارامبوونەوە. لێرە یەکشت گرنگە زۆر باش تێبگەین ئەوەیە کە زۆر جارەڵم مرۆڤ لە ڕۆژەکە پێویستی بە 8 ساعت خەو هەیە، بەڵام هەندێکمان کە ئەخەوین دوای کاڵەسین لە خەو هیلاکترین لەو کاتێک کە خەوتوین بەمانایەکی تر پشومان نەداوە. پێویستە لەوە تێبگەین کە لەشی ئێمە پێویستی بە پشووە نەک پێویستی بە خەو بێ. هەندێک جار لە باتوی 8 کاتژمێر بخەوی لەوانە 5 کاتژمێر بخەوی، بەڵام کوڵەتی خەوەکەت باش بێ ئەو کاتە لەشت پشوو ئەدات و هەست بە هیلاکی ناکەی. اینجا بۆ هیوایم کە ئێوە پشوو بدەن. من کۆتایی بەرنامەکە هەڵەگرم لەگەڵ ئەو ڕاهێنانە ئاسانەی مامۆستا مەهدی ئەحمەدا کە وەک ڕێبەرێکی بچووکە بۆیەوە بەکاری بێنن و خوایار بێ ئەڵلقەی داهاتوی بەرنامەی چارە یان کۆمەڵێک ئەڵلقەی چارە تایبەتە بێت بە چالاکی جەستەیی و وەرزش و جوڵەکردن و پۆشم تۆزێک قەڵاو بوومەتەوە بۆی کە تۆزێک کار لەسەر خۆم بکەم و لەسەر جۆرەکانی وەرزشکردن کە بەڕاستی بۆیە یۆگام هێنا پێشی و بابەتەوە لەبەری لە هەمان کاتە بەرنامەی خواردن و پشودان و وەرزشکردنیش لە خۆگرێ. هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە قبول فەرمونون. شەوگارتان شات. مامۆستا مەهدی بەرنامەکە تەواوەکە بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ. ئێمە چۆن بتوانین ڕزگارمان بێت لە ئازار خودی دزیز کە ناوە ئینگلیزیەکەیەتی واتە کە یۆگا پێناسەیەکێ دادێ واتە ڕزگاربوون لە ئازار. چۆن بتوانین لە ژیانماندا بەهۆی یۆگاوە بتوانین ڕزگارمان بێت لە ئازار. یۆگا بە خۆشحاڵیەوە لە هەموو لایەنەکانەوە چ جەسەدی بێ چ عەقلی بێ چ مێشک و چ دەروون کاریگەریەکی ڕاستە و خۆی هەیە لەسەر مرۆڤایەتی و لەسەر ئینسان چ ئەگەر تەندروست بێ و یاخود چ ئەگەر ئەوەی کە ناتەندروست بێت ئەتوانێت سود لە یۆگا ببینێ. بۆ کەسێک کە تووشی بارێکی وەکو نەخۆشیێک وەکو شێرپەنجە بۆتەوە 50 دەرەجە لای من وەکو یۆگا گەر باسی بکەم نەخۆشیەکە دەرونیە نەخۆشیەکە لایەنە ناوەکیەکانیەتی کە ئەشێ بە هەڵسانەوەی کەسێک کە دەرونێک کە بارێکی ناوەکی تێک چووە کە بەهۆی بارە جەسەدەکەوێتی گەر ئێمە توانیمان باری دەرونی ئەم کەسە باری ناوەکی ئەم کەسە هەستێنینەوە چارەسەرکردن و کۆنتڕۆڵکردنی پرۆسەی شێرپەنجە کارێکی زۆر ئاسانە بێت. بە خۆشحاڵیەوە کۆمەڵێ پرۆگرام هەیە کە ئێمە توانین سوودیان لێ ببینن، چ پرۆسە مدیتیشنیەکانە کە ئێمە توانین سوودیان لێ ببینین لە هەمووی گرنگتر کە لە دوای بەدواداچوون و لە دوای توێژینەوەی تەواو لەسەر پرۆسێک کە ناوی یۆگا نیدرایە زۆرترین سوود ئەگەێنێت بەو کەسانێک کە تووشی بارێکی وەکو شێرپەنجە بوون. گرنگترین پرۆسەی یۆگا نیدرا کە لە یۆگا باسی کراوە بۆ چارەسەری شێرپەنجە ئەوەیە کە چۆن کەسێک بگەینیتە بارێکی ئارامتر، چونکە ئینسان لە ئارامیەوە ئەتوانێت کۆنتڕۆڵی ئەو بارانەی تر بکە کە لە دەرەوەن کە لە سنووری جەستەیان، بەڵام کاتێک من دەرونێکی نەئارامم هەبوو ئاسان ناتوانێت کۆنتڕۆڵیم جەستەیە بگرم. بەدەل لە لایەنە ڕیلاکسیشنیەکەی لە لایەنە ئارامکردنەوەکەی کە لە یۆگا نیدرا باسی کردووە پرۆسەیەکە بۆ دووبارە بەهێزکردنەوە و بەخەبەرکردنەوەی لایەنە شاراوەکانی مایندی ئینسان، لایەنە شاراوەکانی لاوعی و لاشعوری ئینسان. لە ناو هەموو مرۆڤێکە لە ناو هەموو کەسێکە هێزێک ئیرادەیەک هەیە خۆویستانە و خۆنەویستانە ئەم ڕۆژانە کاریگەری لەسەر ئینسان دروستەکات. یۆگا نیدرا یارمەتی دەرە بۆ دووبارە زیندوو هێشتنەوە و بەخەبەرکردنەوەی ئەم ئیرادە قوڵەی کە لە ناو ئینسانایە تا بتوانێت وەک پشکۆیەک دووبارە گەشە بسەنێتەوە و تەواوی لایەنە نەرێنیەکان، لایەنە سلبیەکان، لایەنە نەخۆشیەکان کە لەسەر جەستەی ئینسان دروست بوون ئەم بیڕەوێنێتەوە. یۆگا نیدرا تەنها ئەم کاریگەریانەی نییە، گەورەترین پرۆسەیەک لە یۆگا نیدرایە تۆوی ئیرادەیە، تۆوی داواکاریە کە بە زمانی سانسکرێت پێوتێ سەنکەڵپا واتە داواکاری، وەک چۆن لە ناو هەموو تۆوێکدا درەختێک وجودی هەیە بە شاراوەیی. هیچ کات ئێمە کاتێک تۆوێک دەتکەین درەختەکە نابینین، بەڵام هەچ کاتێکیش تۆیەک کێش و هەوایەک و گڵێکی باشی بۆ ڕەخسێنرا ئەم تۆوە گەشە ئەکات و ئەبێتەوە بە هەمان درەختی پێشووی خۆی. لە ناو ئێمەشە لە ناو مرۆڤایەتیشە داواکاریەک گەرچێنرا ئەتوانێت وەک ئەو تۆوە دووبارە زیندوێتی دووبارە ژیانەوە بهێنێتەوە بەری مرۆڤایەتی.